ئەوەی سەچیمەتۆکەمان تێکرد و ئاوم تێکرد و بەم شێوە با بڵێن تێکەڵیانەکەوێت بۆ ئەوی جوانتر بێەوە چۆن بڵێ کوشتیتیانە بێت لە پەڕۆکیا دەرکەوێت ناشرینە. ئەشتوانی بە قیاس ئەم چیمەنتۆ با بڵێن بەپێی ئەو پەڕۆ بە یا ئەو شتێکە ئامادەیەکەی هەتوانی بە قیاس دروستیان بکەی، بەڵام من عادەتەن هەر چاو ئەەکەم بە قیاس زیاتر. ئەو پەڕۆکەش چۆن بڵێ چۆن خەیاتێکە قماشێک ئامادەکە بۆ دوورین یا بۆ شتێک من لەبێ پەڕۆکان پێشتر ئامادە بکەم بۆی بۆ شێوازەی کە ئەمەوێ دەستم کەوێت. ئێستا پەڕۆکەمان کرد چیمەنتۆکەوە و بەم شێوازە جوان هەڵی ئەژەین لە چیمەنتۆکە بۆی چیمەنتۆکە هەڵبژێ و شێوازێکی جوان دەربچێ و چۆن بڵێ کەمێک ڕق بێت بۆی بەرگە بگرێت و ئەگەر بۆ گوڵی سروشتی بێت پێشتریش ئاماژەم پێ کردووە ئەبێ زیاتر لە چیمەنتۆی هەڵبژێنی چکە دوو جار سێ جاری پێویستە بۆ گوڵی سروشتی، بەڵام ئیتر هەیە بۆ جوان. ئەمە شێوازێکە بەسەر میزەڵدانەوە دروستیانەکەم، شێوازێکی خڕ و جوان ئەیا بەدەستەوە. ئیتر زیاترەکەوێتە سەر دەستێت چکە پەڕۆیە هەر شێوازێکی بێ ئەتوانی جوانکاری تیا بکەیتەوە دروستیان بکەیت. برەوی بنەکەی خڕە دواتر بەم شێوە چۆن بڵێ ناوەستێ، یعنی ئەگەر ئێستا کەوشک بۆ بەم شێوە ناوەستێ بۆیە ئێستا ناتوان چکە ئەم پەڕپەڕی ئەبێ بەم شێوە هەڵبگێڕەوە، ناتوانم ئێستا با بڵێن بنەکانی لێبم. من بنەکان زیاتر لە دبەی بیبیسی و هەر دبەیە کە یەت بەدەستما بۆ قاڵبی بنەکانی بەکارهێنم چۆن بڵێ ئەمە دواتر کە وشک بووە ئێستا ئەمە حازرمان کردووە، بەڵام بۆی ڕوونکردنەوە بۆ خۆشەویستانی حەزەکەن کە لە بەرچاویان دروست بکرێت با بڵێن کە وشک بووە بەم شێوازە ئەمە خەیتە سەری و چیمەنتۆ لمی بۆ ئەگریتەوە و بەم شێوە قاڵبی بنەکەی بۆ دروست دەکەی. بیرۆکی قاڵبەکان وایە لە سەرەتاوە من چۆ بڵێ یوتیوب وەکو خوێندنگایەک وا بوو بووم کە فێر بوو، چکە لەوە ڤیدۆم بینی ڕاستیاکە فێر بووم وایە پێشتر حەزم لە کاری دەستی ئۆشتانە هەبوو، بەڵام لەوێ ڤیدۆکانم بینی و سەرەتا چۆن بڵێ لەوە کەشتمە بینی حەزم لێ بوو بۆی زانیانم لێ وەرەگرت و لێ فێرە بووم، بەڵام ئێستا زۆربەی بیرۆکەکان با بڵێمی خۆمە، یعنی زۆر شتێت بە خەیاڵما جاری وایە لەوە ئێستا ئەو قاڵبانەی کە لەوێیە چۆن بڵێ نەمبینیوە دروست بکرێ، بەڵام خۆم و بیرۆکەم واتوتمە ئەم قاڵبەم شێوازە لەوە چێری دروستکەی بۆ هەڵواستین و بۆ ڕازاندنەوەی ماڵ جوان بێ. یعنی زۆرێک لە بیرۆکەکان زۆر جار خۆمەوە بۆ ئیشی بۆ یاغەکان زیاتر با بڵێن خۆم زیاتر ڕەنگەکان تێکەڵەکان بۆ خۆم حەزم لە چ ڕەنگێک بێ بزانم کە چ ڕەنگێک بەیەکەوە جوانە ئەو دوو ڕەنگە پێکەوە تێکەڵک. ڕەنگەکە ئەمە تۆزە سەوزە تۆخە و ئەتوانم لێرە تۆزە زەردی تێکەڵەکەم بۆی چۆن بڵێ ڕەنگەکە تۆزێ کاڵتر بێ. و ئەمانە بۆ یاغی با بڵێن ڕۆنی پێڵێن یاخود نەوتی ئەتوانی نەوتیان لەگەڵا بەکاربێنی، بەڵام بۆ هەنێک لەم بابەتانە نەوتەکە بەکارنێنی جوانترە. ئێستا مە سەوزەکەی با بڵێن کاڵ بوو ڕەنگەکەی جوانە بۆ گەڵا تۆزی سەوزێکی کاڵ بێ جوانتر. ئەمەش دەتوانێت ئێستا ڕێشێکی بکەین و بەداخەوە لێرە هەنێک مادە هەیە دەست ناکەوێ، نازانم چی پێ ئەڵێن، بەڵام مادەیەک هەیە بۆ ئەو گۆزانەیە ئێستا بۆی من زۆر جوانە کە بۆ یاغێ کرد هەڵی ئێژەنی وەکو چۆن بڵێ بۆ یاغێکی ئاویە، بەڵام هەڵی ئێژەنی شوشەتە یاتی، یعنی ئەیکا بە شوشە شتێکی زۆر جوانە. لێرە هەنێ شتێ دەست ناکەوێ باسانی، ینی بتەوێت شتێکی جوان بی بەدەستەوە شتێکی جوان دروست بکەی ئەبێ زۆر بگەڕێی تا شتێکی دەستەکەیەوە، زۆر جاریش هەر لێرە دەست ناکەوێت. کاتێککە کڕیاریەتە دوکانەکە و شتەکان ئەبینێ ینی لایەن زۆر جیاوازە،
و پێیان جوانەوە زۆر خەڵکەیەڵێ شتەکان چۆبڵی شتێکی تاکەوە دانستقەیە چۆبڵی لە بازاڕان نییە وەکو شتێکی ئەوە نییە کە هاور دەکرابێ با بڵین لە دەرەوە ئێستا ئەو شوێن چکلێتانی کە من دروستیانەکەم وەکەوەی نییە کە لە دەرەوە هاوردە بکرێ چکە نمونەی زۆرە لە بازاڕە ئەوانەی کە ئەمانە هەیە عنی حەزەکە تەنها یەک دانە بۆ خۆی دروست بکرێ عنی ئەوێ لەو شێوە بۆ کەس دروست نەکەمەوە هەنی شتەکان تاکەن بەڵێ.